بۆ جارێکی تر پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان دەکەوێتە بەرنەشتەری بایکۆت و مامۆستایان بڕیاریان داوە هەتاوەکو داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت دەرگای قوتابخانەکان بەڕووی خوێندکاراندا نەکەنەوە. ڕایشی دەگەێنن ئەم هەڵوێستەیان بۆ ئەوەیە حکومە دیاری بە مافەکانیان دەکات و نیەتی جێبەجێکردنی خواستەکانیانی نییە. پاریش بایکۆت و ڕاگررتنی داوامان ڕاگرت لە پێناو ئەوەی کە فرسەتێک بین بە حکومت بۆ ئەوی ئەمساڵ بتوانێت ئەو داواکاریانەی کە هەمانە جێبەجێ بکات لایەنی کەمی داواکاریەکان جێبەجێ بکە بەڵام تا ئێستا هیچ داواکاریەکمان جێبەجێ نەکراوە. ئەمەش وا ئەکات سەر بۆ ئەوە بکێشە کە ئەمساڵ بایکۆتی دەوام بە تەواوەتی ڕابگیرێت لە سەرجەم ناوەندەکانی خوێندنە. ئێمە بە یەک دەنگ مامۆسایان بایکۆتی دەوامەکەین لە سنوور ئەو سنوورەی کەم ئێمە ئاگامالیەتی بایکۆتی دەوام ئەکرێت و دڵنیاوە ناچینە هۆڵەکانی خوێندن. هەڵوێست وەرگرتنی ئەم جارەی مامۆستایان لە سەرەتای دەستپێکی پرۆسەی خوێندنە و یەکەم ڕۆژی لێدانی زەنگی دەستپێکی پرۆسەی خوێندنیان هەڵبژاردووە بۆ گەیاندنی نیگەرانەکانیان و بڕیاریان داوە خۆپیشاندانی سەرتاسەری دەست پێ بکەن. یەکێتی مامۆستایانیش لەگەڵ داواکاری مامۆستایانە و دەڵێن هۆکاری پشتیوانیکردنمان لە بایکۆتکردنی پرۆسەی خوێندن بۆ ئەوە دەگەڕێتەوە حکومەت ڕاستگۆ نییە لەگەڵ بەڵێنەکانی. پشتیوانیکردنمان وەکووە ئەوەی کە ئێمە پشتیوانی تەواوی مامۆسایان دەکەین لە ڕوانگەی ئەوەتیە کە حکوومەتی هەرێم بێبەڵێن بوو بەرامبەر بە داواکاریەکانمان و هیچ بەڵێنێکی نەبردەسەر و جێبەجێشی نەکرد. بۆیە ئێمە وەکو لەقی گەرمیان لە 27 مانگ لە پای ئەوەی کە بچین زەنگ لێدەین بایکۆتی زەنگ لێدانیش ئەەکەین و بایکۆتی دەوامیش ئەەکەین. ساڵی ڕابردووش لە ناوەڕاستی پرۆسەی خوێندندا مامۆستایان هۆڵەکانی خوێندنیان جێهێشت و شەقامیان بەکارهێنا بۆ گەیاندنی داواکاریەکانیان و دوای بەڵێندانی حکومەت بۆ جێبەجێکردنی خواستەکانیان گەڕانەوە بۆ درێژەدان بە پرۆسەی خوێندن و بایکۆتیان شکاند. بەڵام ئەم ساڵ مامۆستایان دەڵێن فری و بە قسەی زارەکی ناخۆین و بە فعلی داواکاریەکانمان جێبەجێ نەبێت دەرگای قوتابخانەکان ناکەینەوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.